بینەرانی بەڕێزی بەرنامەی کرێکار ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆمان بەبەختەوە دەزانین کە بە بەرنامەیەکی تری کرێکار دەبینە میوانی ماڵەکانتان. سەرەتا گرنگترین هەواڵەکانی حوتوی پێشوو دەبینین و دواتر بۆ پێشکەشکردنی تەوەری بەرنامەکە دێینەوە لاتان. مانگرتنی کرێکارانی نەیشەکەری هەفتەپا پێنایە دووهەمین حوتە. کرێکارانی بەشی کەشت و سەنعەتی ئەو کارخانەیە خوازیاری جێبەجێکردنی یاسای پلەبەندی پیشەکان بوون. یەکێک لا کرێکاران لەو بارەیەوە وتی ناڕەزایەتی سێنفی کرێکارانی نەیشەکەری هەفتەپا لە 6 ڕۆژ لەوە پێشەوە دەستی پێکردووە. ئەو لە درێژەدا وتی بەڕێوەبردنی یاسای پلەبەندی پیشەکان بۆ کرێکارانی ئەو کارخانەیە ڕەشەمەی ساڵی 1388 لەلایەن وەزارەتی کار بە بەڕێوەبەرایەتی ئەو کارخانەیە ڕاگەیەندراوە، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەو ڕێژەی کرێکارانی کشت و سەنعەتی ئەو کارخانەیە نزیک 1000 کرێکار بەراورد کرد و سەبارەت بە گرفتی کرێکاران وتی یەکێکی دیکە لە گرفتەکانی کرێکارانی کارخانەی نێشەکەری هەفتەپا پشتگوێخستنی ویست و داواکاری کرێکاران لەلایەن خاوەنکارانەوەیە. هەروەها سەبارەت بە گرفتی حەقدەست وتی حەقدەستی کرێکاران هەمیشە یەک مانگ وەدرەنگ دەکەوێت و بەهۆی ئەوەی کە هەندێک لە کرێکارانی ئەو کارخانەیە کەڵک لە بیمەی تەکمیلی وەردەگرن لە بواری بیمە گرفتیان بۆ پێشدێت. لە کۆتاییدا وتی خاوەنکار ماوەی چەند ساڵە تەنیا بەڵێن دەدات و خۆی لە جێبەجێکردنیان دەبیۆرێت و لە ماوەی ئەو چەند ڕۆژە کە کرێکاران مانیان گرتووە سەردانی کارخانەی نەکردووە. ئیدارەی ئیسلاحات چالەکێکی کرێکاری بۆ تێپەڕکردنی حکومەکەی بانگ دەکات. پێنجشەممە ڕێکەوتی 29 جۆزەردان ئەفشین نەدیمی چالاکی کرێکاری خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامێران بۆ تێپەڕکردنی ماوەی حکومەکەی بانگهێشتی ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەکراوە. ئەفشین نەدیمی ئەندامی ئەنجومەنە کرێکاریەکان بوو کە مانگی بەفرانباری ساڵی 1392 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و لە لقی یەکی دادگای ئینقلابی شاری سنە بەبێ ئامادەبوونی پارێزەرەکەی بە تۆمەتی ئەندامیەتی لە کۆمیتەی هاوەهەنگی بۆ پێکێنانی دامەزراوە کرێکاریەکان سزای 5 ساڵ زیندانی بۆ بڕایەوە. جیا لەو 5 ساڵە ئەو چالاکە کرێکاریە بە تۆمەتی پرۆپاگەندا لە دژی ڕژیم 1 ساڵی دیکەی زیندانی بەسەردا سەپا. ئەم چالاکە کرێکاریە دەبێت لە کاتی دیاریکراودا بۆ تێپەڕکردنی 6 ساڵ زیندانیەکەی خۆی بە دەستگا پەیوەندیدارەکان بناسێنێ. کاسبکارێکی دیکەی کورد لە ناوچەی سەردەشت کوژرا. لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر سنووری سەردەشت کۆڵبەرێکی دیکەی کورد بە ناوی ئازاد شێخەیی خەڵکی گوندی گوڵێنەی سەر بە شاری سەردەشت بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەتەکانەوە لە شوێنێک بە ناوی مێرگاست گیانی لەدەستدا. ئازاد شێخەیی تەمەن 34 ساڵ وەک باقی کۆڵبەرانی دیکە بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیان ئەم کارەی هەڵبژاردووە وەک شایەت حاڵان باسییان کردووە ناوبراو خاوەنی 3 منداڵە. تا بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هێشتاکە تەرمی ناوبرا و لە پزیشک قانونی شاری سەردەشت ڕادستی بنەماڵەکەی نەکراوەتەوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی قەندی ئەهواز بەرامبەر بە بینایی بانکی ملی. هوشەنگ تاهێری نوێنەری کرێکارانی کارخانەی قەند و پاڵاوتنی شەکری ئەهواز کە خۆی لەم کۆبوونەوەیە بەشدار بوو سەبارەت بە هۆکاری ناڕزایەتی و کۆبوونەوەکەیان وتی بانکی ملی و ملت وەکو خاوەنی سەرەکی ئەم کارخانەیە بەو جۆرەی کەشیاوی خۆی بێت بە دووەدەچوون ناکەن بۆ کاروبارەکانی ئەم کارخانەیە و هەر ئەم بابەتەش بۆتەوەی ئەوەی تا چەند ساڵ پێش ئێستا لە دانی داخوازیەکانی نزیکەی 80 کرێکاری ئەم کارخانەیە گرفتگەلێک بێتە ئاراوە. تاهێری پاشەوەی باسی لەوە کرد کە کارخانەی شمەکی قەند و پاڵاوتنی شەکری ئەهواز لە نیوەی هاوینی ساڵی 87 تا ئەوڕۆ بە تەواوەتی داخراوە زیادی کرد. بانکەکانی ملی و ملت وەکو خاوەنی ئەم کارخانەیە نزیکەی 45 مانگە جیاواز لە نەدانی موچەی کرێکاران دەستیان لە کارخانەکە هەڵگرتووە و ڕێگەیان لە بەرهەمهێنانی گرتووە. تاهێری پاش ئاماژەدان بەوەی کە کرێکارانی ئەم کارخانەیە چەندین جار بە مەبەستی وەرگرتنی داخوازیە یاساییەکانی خۆیان لە هەمبەر بەڕێوەبەرایەتی کار و شمەک و پارێزگاری خوزستان دەستیان بە کۆبوونەوەی ناڕزایەتی کردووە وتی چونکو تەواوی کۆبوونەوەکانی ئێمە بێ ئاکام بوو بۆیە بۆ بەدواداچوونی داخوازیە یاساییەکانمان هاتین بۆ تاران. هەروەها لە درێژەدا وتیژی داخوازیەکانی کرێکارانی کارخانەی قەند یاساییە ئەو کەسانەی ئەم کۆبوونەوەیان وەڕێخستووە لە بەرپرسانی پەیوەندیدار داواکارن کە بۆ جێبەجێبوونی ئەم داخوازیانە یارمەتی دەرمان بن. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە لە حاڵێکدایە کە بەرپرسانی پەیوەندیدار هیچ جۆرە هەوڵێکیان بۆ جێبەجێکردنی داخوازی ئەم کرێکارانە جێبەجێ نەکردووە. ڕووداوی کار لە سنا قوربانی لێکەوتەوە.
بەپێی هەواڵی کومیتەی هاوئاهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان ڕۆژی شەممە ڕێکەوتی سیوێکی جۆزەردان لە ڕێگەی سنەکرماشان بەهۆی ئەوەی لۆدرێکی ئەو کارخانەیە لە ناکاو خەلاس دەبێت و پاشان دەچێت بەسەر یەکێک لە کرێکارانی ئەو کارخانەیە بە ناوی فواد چاردۆڵی و دەست بەجێت دەبێتە هۆی مەرگی ناوبراو. هاوکات لەگەڵ ئەوە سێ کرێکاری دیکە بە ناوەکانی فواد زەندی و منسوور یوسفی و ئارەش عەباسی بە توندی بریندار دەکات و بۆ چارەسەری برینەکان بۆ نەخۆشخانەی شاری سنە دەگوازرێتەوە. جێگەی ئاماژەیە فواد چاردۆڵی 30 ساڵ تەمەن و ناوبرا و خاوەنی یەک منداڵە. ناڕزایەتی بەرامبەر بە دەست بەسەرکردنی سەعید شیرزاد. کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و کرێکاری لە ناڕزایەتی بەرامبەر بە دەست بەسەرکردنی سەعید شیرزاد چالاکی مافی منداڵانی کار ڕاگەیەندراوێکی ناڕزاییان بڵاو کردەوە. سەعید شیرزاد ماوەیەک لەوە پێش لە شوێنی کارەکەی خۆی لە تەورێز دەست بەسەر کرا. لە بەشێک لەم ڕاگەیەندراوە هاتووەکە لە حاڵێکدا کە تا ئێستا ئەم چالاکە مەدەنیە لە مافە سەرەتاییەکانی خۆی وەکو پەیوەندی تەلەفۆنی، چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی، دەستڕاگەیشتنی پارێزەر بە دۆسیەکەی بێبەشکراوە، هەر بۆیە لە بارودۆخی جەستەیی و ڕۆحی و ئەو تۆمەتانەی کە خراونەتە پاڵی زانیاریەک لە بەردەستدان نییە. سەعید شیرزاد لە ساڵانی ڕابردوو چالاکی بەردەوام و یەک لە دوای یەکی لە بواری مافی منداڵان و چین و دەست و تاقمی لاواز و لە بەردەم مەترسی و خەساری کۆمەلگا لە کۆمەڵێک لە NGO-گەلی خاوەن مۆڵەت لە پارێزگای تاران هەبووە و ئەم چالاکە کۆمەڵایەتیە لە خەرمانانی ساڵی 92 لە کار و چالاکی بۆ یارمەتیگەیاندن بە بوومەلەرزە لێدراوەکانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات دەست بەسەر و لە دادگای ئینقلابی تاران بە 1 ساڵ زیندانی هەڵپەسێدرا و سزادرا. لە درێژەی ئەم ڕاگەیەندراوەدا هاتووە بەم پێیە دەست بەسەرکردنی سەعید شیرزاد لە شوێنی کارەکەی خۆی لە پێترۆشیمی تەورێز کە لە دەرەوەی بازنەی کاری ئەودایە نیگەرانیەکانی ئێمەی بەرامبەر بە بارودۆخ و ئەو تۆمەتانەی لی دەدرێت زیاد کردووە و ئێمە لەسەر ئەو باوەڕین گرتنی نایاسایی سەعید شیرزاد لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعات و کەمتەرخەمی سەر و کۆمار و دام و دەستگاکانی دەوڵەت لە بابەتی بەرگریکردن لە یاسا بنەڕەتیەکانی خەڵک وەکو ئازادیە مەدەنیەکان بە ئامانجی سەرکردی بەردەوامی کۆمەڵگەی مەدەنی و چالاکانی کۆمەڵایەتی لە چەندێک ڕابردوو بووە. ئەم جۆرە گرتنانە دەرخەر و پیشاندەری ئەوەیە کە ئەو شتانەی کە لە کۆتاییەکانی هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردوو گوێمان لێ بوو تەنیا دروشمگەلی هەڵبژاردن بووە و هەروەک پێشوو ویست و خواستەکانی دەسەڵاتداران و دەسەڵات بەدەستان لە سەروی هەموو ویست و داخوازیەکانی خەڵکدایە. لە کۆتایی ئەم ڕاگەیەندراوەدا هاتووەکە دیسانەوە پێداگری لەسەر ڕۆتی نایاسایی و نامرۆیانەی گرتن و دەست بەسەرکردنی سەعید شیرزاد و خوازیاری بە دوواداچوونی خێرا و بەپەلا بۆ بارودۆخی مافەوانی وەکو دەستڕاگەشتنی بە پارێزەر بۆ دۆسیەکەی، چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی و ئازادی خێرای ناوبراوین. نەخۆشکەوتنی 40 کرێکاری پاڵاوگەی مسی سەرچشمە بە گازی ئارستیک. یەکێک لەو کرێکارەی نەخۆشخانە وتوێتی نزیک 40 کرێکاری پاڵاوگەی مسی سەرچشمە لە ڕێکەوتی 24 جۆزەردان دوا بە دوای بەرزبوونەوەی گازی ئاسنێکی حەوزەکانی پاڵاوگە نەخۆش کەوتوون. هەروەها سەبارەت بە و ئامارەی کە لەلایەن بەرپرسانی حراسەتی پاڵاوگەی مسی سەرچشمە دراوە بە کرێکاران زیادی کرد. 194 کەس لە کرێکاران لە نەخۆشکەوتنیان بەهۆی گازی ئارستیک گومانیان لەسەر بوو. بەڵام لە پاش ئەو پشکنینانەی بۆیان کرا نزیک 40 کەس بۆ نەخۆشخانەی گودەرزی یەزد گواسترانەوە. بەوتەی ئەو کرێکارە پاڵاوگەی مسی سەرچشمە کرێکاران کە هەر لە بەیانیەوە لەسەر کارەکانیان ئامادە بوون نزیک 8 کاتژمێر لە نێو گازی ئارستیکدا بوون، بەڵام بەرپرسانی پاڵاوگە پێیان نەوتبوون کە پلەی گازی ئارستیکی حەوزەکان بەرز بووتەوە. هەروەها لە لێدوانێکدا سەبارەت بە بارودۆخی گشتی کرێکارانی نەخۆشکەوتوو وتی یەکێک لە کرێکاران کە بەهۆی قورسبوونی نەخۆشینەکەی بۆ تاران بەڕێکرا هەردوو گورچیلەکانی لەدەستداوە و بەردەوام دیالیز دەکرێت. نزیک 5 کەس لە هاوکارانیشی بە هۆکاری دابەزینی پلاکەتی خوێن و لە نێو چوونی گلوبولێکی سوور بە شێوەی بەردەوام خوێنیان پێدەدەن. لە پشتیوانی لە ڕەزا شەهابی مانگرتن ڕادەگەێنن. نۆ بەندکراوی بەندی تایبەتی ئەمنیەتی زیندانی ڕەجایشار لە پشتیوانیکردن لە ڕەزا شەهابی چالاکی کرێکاری و ئەندامی سندیکای شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی دەستیان داوەتە مانگرتن لا خواردن. ئەزغەر قەتان، ئەفشین حیرەتیان، خالد حەردانی، ڕەزا ئەکبەری، شاهڕۆخ زەمانی، ساڵح کوهەندڵ، عەلی سەلانپور، محەممەد بەنازادە و محەممەد عەلی مەنسووری ئەو نۆ زیندانیان کە بۆ پشتیوانیکردن لە داواکاریەکانی ڕەزا شەهابی
لە ڕۆژی دووشەممە 2 پوشبەر مانگرتنیان لە خواردن ڕاگەیاندووە. شایانی باسە کە ڕەزا شەهابی چالاکی کرێکاری زیندانی کرا و بەهۆی ناڕەزایەتی لە گواستنەوە بۆ زیندانی ڕەجای شار ماوەی 23 ڕۆژە مانی لە خواردن گرتووە. کەم تەرخەمی دەوڵەت سەبارەت بە بواری گوزەرانی کرێکارانی نانەواخانەکان لە سەقز. محەممەد ئەحمەد پور سەرۆکی ئەنجومەنی سنفی نانەوەخانەکانی سەقز وتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەوڵەت بۆ پێشگرتن بە ناڕەزایەتی خاوەن نانەواخانەکان نرخی نانی بەرز کردوتەوە. لە کاتێکدا کرێکارانی نانەواخانە حەقدەستیان لە ساڵی 1391 بۆ زیاد نەکراوە. ئەو لە درێژەدا وتی چەندین جار نامەنووسین و پەیوەندیگرتن لەگەڵ بەرپرسانی پەیوەندیدار لە ماوەی ساڵەکانی 92-93 بێ ئاکام ماوەتەوە. ئەوە لە کاتێکدایە لە ماوەی ئەو 2 ساڵان نرخی هەموو کەلوپەل و پێداویستیەکانی ژیان بەرز بۆتەوە. ناوبراو لە کۆتاییدا وتی فەرمانداری شاری سەقز و ئوستانداری سنە خۆیان لە بەرامبەر بە حەقدەستی کرێکاران بە بەرپرس نازانن و هەموو هەوڵ و بەدواتچوونەکانی تا ئەوڕۆ بێ ئاکام بوونە. ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی سیمانی ئابیەک. ژمارەیەک لە کرێکارانی کارخانەی سیمانی ئابیەک سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 3 پوشبەر بە بۆنەی کەمکردنەوەی حەقدەست و نەدان و جێبەجێنەکردنی باقی داخوازیە سنفیەکانیان لە حوشەی ئەو کارخانە کۆبوونەوەیکی ناڕەزایەتیان وەڕێخست. وەک هەواڵەکان ئاماژەیان پێداوە کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی سیمانی ئابیەک دیسانەوە سەر لە بەیانی ئەمڕۆ چوارشەممە دەستی پێکردوێتەوە و وەک یەکێک لە کرێکارانی ناڕازی باسی کردووە ڕێژەی ئەوانەی کە ناڕەزاییان دەربڕیوە 300 کەسن و حەقدەستی ئەوان زۆر کەمە و توانای دابینکردنی بژێوی ژیانیان نییە. ئەم کرێکارە هەروەها ئاماژە دەکات کە لە ساڵی 1387 هێنتاویەوە یاسای کارە سەخت و مەترسیهێنەرەکان بەڕێوە نەچووە و لە کۆتاییدا ئەڵێت بۆ چارەسەری کێشەکانمان ڕۆژی سێشەممە 3 پوشبەر 20 کەس لە کرێکارانی ناڕازی سەردانی دەفتەری بەڕێوەبەری گشتی کارخانەکەیان کردووە و بەڵام کۆبوونەوەکەیان هیچ ئەنجامێکی ئەوتۆی لێ نەکەوتوەتەوە. بنەرانی ئازیز تەوەری بەرنامەیە هەفتەمانە تەرخان کردووە بە کێشەکانی ژیان لە شوێنی کار و هەروەها هەڵبژاردننی کار بۆ ژنان. بۆ شیکردنەوەی ئەم بابەتە میوانداری بەڕێز نەغەدە عوسمان مستەفا چالاکوانی بواری ژنانمان کردووە. تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. من وەکو ژنێک کە لە دنیای جیهانی سێهەما ئەژیم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە دنیاکە لە جەنگ وڵاتێکی تەواو سەرمایەدارە کە سەرمایەداریش هەبوو واتە چینایەتیەک زەق ئەبینین بە شێوەیەکی زەق چینایەتی ئەبینین جیاوازی لە نێوان ئینسانەکان ئابینین لێرەشە کەواتە ژن بە مانایەکی فراوان جیاوازی هەیە بۆ جارێکی تر لەگەڵ پیاوانە جگە لەوەی کە جیاوازی چینایەتی هەیە جیاوازیش لە بینی مافەکانی ژن و پیاوە هەیە هەر وەکو شتێکی سروشتی زۆر لە کارەکان و مافەکان هەیە لە ژن سەنراوەتەوانەیە بەبێ ئەوەی کە ژن خۆی ئەو ویستەی هەبێ مەسەلەن ژنان ئەبێ لە هەندێک شوێنی دیاریکراوە کار بکەن ئەگەر لە فەرمانگەکانە کار بکەن ئەبێ پۆستی ئیداری وەرگرن مەسەلەن نابێ کارێک ناویان ناوە کاری قورس ژنیان وا لە قەڵەم داوە کە ناتوانێت کاری قورس بکە کەوانەیە کە ژن ئەتوانێت قورسترین کار بە ئەنجام بگەیەنێ بەڵام پیاوان ئێمە لە دنیای ڕۆژهەڵات ئاژین کە تەواو سیستمی پیاو سالاریە کە پیاو سالاریش هەبوو واتە هەموو کارەکان پیاو دەستی بەسەر ئاگرێ جارێکی کە پیاو کارەکان دابەژەکاتەوە بەسەر ئینسانەکانە بەسەر ژن و پیاوە ژن تەنها ئەو کارانە دەکات کە بڵێن توانایەکیان بۆ دیاری کردووە ئەنی لەو کارانە زیاتر نابێ بکە ئەبێ ژن ئەگەر کارگوزار بێ ئەگەر نووسەر بێ ئەو کارانەی کە ئیتر دایان ناوە بۆ ژن ژنیان قۆرخ کردووە و هەروەها ژن تەواو یەکێکە لەو هێزە کارە هەرزانانەی کە بەکاریان دەهێنن واتە ئەگەر بێ تۆ سێری ژنان کەی بەشان بەشانی پیاوان ئەخوێنن واتە لەبارەکانی خوێندنە لە هەموو ئاستێکا ژنە خوێنێ ژنە توانێت دکتۆریەکە ژن ئەندازیارە ژن مامۆستایە بەڵام
هەر لە هەمان کاتە کە پیا و هەمان بڵێن بڕوان ناماهێنێ سیرەکەی ئەگەر پۆستێکی بەرز هەبێ پیا وەرێگرێ. مەسەلەن ئەگەر ژنێکمان هەبێ لە فەرمانگەیەکی کارەبایە ئیش بکە لە بەرقا ئیش بکە سەرەکەی ناڵن ژن بچێتە سەر عەمودەکان ناڵن بەسەر عەمودەکانە سەرکەون ئەو مافیان لە ژن سەنۆتەوە بەمەرجە ژن ئەتوانێت ئەم کارە بکە لە کاتێکی کە کە سیرەکەی هەندێک کار هەیە کە پیا و بڵێن بڕێ پارەی زیاتری پێوەرەگرێ موچەیەکی زیاتری هەیە نایەن بە ژنان مەسەلەن ژنان هەم هەر لە فەرمانگەکانە بەعام ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەین ژن هەمووی لە ئاستێکا کارەکە یعنی ئەوە نییە بڵێ لە ئێران ژن لە ئاستێکی بەرزترا ئیژەکە و لە میسر لە ئاستێکی نزمترایە لە عێراق لە ئاستێکی بەرزترایە لە هەموو شەرقی ئەوسەتا بەعام ژن لە مستەوایەکی نزمە ئیژەکە واتە کارە ئاڵۆزەکان کە خۆیان ناوکاری قورس هەمووی تەسلیمی پیاوان کراوە سیرەکەن ژنان ئەگەر بێ بەکاریان نەهێنن لە باڕەکانە بۆ مەرامی پیاوان بەڵام مەسەن کارێکی کەی نایەنێ لە باڕە بیکات بەڵام بۆ بەکە ڕابواردن و خۆشی پیاوان بەکاریانێنن وەکو کاڵایەک وەکو بۆ متعی خۆیان سەرەتا ئەبێ بڵێن هیچ یاسایەک نییە مافەکانی ژنان بپارێزێ تا ئێستا هیچ یاسایەک نییە بڵێ ئەم یاسایە پەیوەندە بە مافەکانی ژنانەوە و ژنانە پارێزێ عادات و تەقالیدیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەک تەئسیری هەیە لەسەر ژن عنی ژنی تەواو ڕۆژانە ژنانە باتە دواوە لە جیاتی ئەوەی کە بێتە پێشەوە بۆ نمونە ئەگەر سەیری جیاوازی ژنانی ڕۆژ ئاوا بکەین لەگەڵ ڕۆژهەڵاتە تازە بە تازە لای ئێمە وڵاتانی ڕۆژهەڵات ژندا ئەپۆشرێ مەسەن سەرپۆش ئەکرێ بە هەموو شێوەیەک ئەم عادات و تەقالیدانە یەتەوە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیاتی ئەوەی کە تێپەڕێنین ئەمایان ئەو وەکو عادات و تەقالید زۆر کاری ژنانیان جارێکی تر پەیوەند کردوتەوانێ مەسەن زیاتر ئەیانەوێ ژنان بەرەو ماڵەوە بگەڕێننەوانێ ڕۆژانە سیرەکەین ئیسلامی سیاسی تەئسیرێکی تەواوی هەیە لەسەر گوزەرانی خەڵک هەنی ژنان ئەگەڕنەوە ماڵەوە اینجا ژنان پۆشتە ئەکەنەوە ئەبێ ژن دەرنەکەوێ ئەبێ ژن کاری هەندێک کار هەیە لەگەڵ پیاوانە ئەبێ نەیکات حتا مەسەلەن بە حکومەوەی کە ئێمە لە سیستمێکی پیاوسالاریە ئەژین لە باوک لە برا لە هەر کەسێک مەسەلەن پیاو بێ دەبە دەرەجەیە لە ژنانەوە نزیک بێ ئەمانە تەئسیریان هەیە و تەدەخول لە حیاتی ژنانە ئەکەن بە هەموو شێوەیەک ئەگەر ژنێک بێ مەسەلەن کارێ بکە خۆی کارێک بکە سەربەخۆ بێ نییە ڕێگەی پێنایەن ئیلا ئەبێ پیاوێک لە پشتێوە بێ ئەنی بە هەموو شێوەیەک تەدەخول لە ژیانی ژنانە ئەکرێت بە ناوی ناموسەوانێ کە ناڵن ژن مەسەلەن پیاو بە هەوەسی خۆی تا بەیانی کارەکە مەسەن شەو بڵێن لە 12 شەو هەندێک کار هەیە کە پیاوان ئەیکەن تا بەیانی ئەمێننەوە جگە لە بواری تەندروستی ئەوە بواری تەندروستی جیاوازە کە بڵێن ژنانی تایە بەڵام لە بوارەکانی ترا هەر هەمووی پیاو تا بەیانی ئەمێنێتەوە و کاری خۆی ئەکا ژن ئەمە لەمانە هەمووی بە دوورە بە حکمی ئەوەی کە ژن نابێ بە تەنیا بمێنێتەوە مەبەستی پاراستنی شەرەفی ژنان کەمە تەئسیرێکی زۆر زۆری کردوتە سەر ژنان ئەتوانی بڵێ تا حەدێک ژنانێکی زۆر هاتوونەتە بواری کارکردنەوە بەڵام لە چاو ئەم سەدەیە و ئەم هەموو پێشکەوتنی تەکنەلۆجیایە و پێشکەوتنی دنیا ئێشتا هەر ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ژمارەیەکی زۆر لە دواون مەسەلەن ئێمە ئەتوانین بڵێن چەنەها ژنمان هەیە لە خێزانان بڕوانامەی زانکۆیان هەیە دانیشگایان تاوا کردووە بەڵام برای یا باوکی یا مێردەکەی ڕێ پێ نایە کارکە ئەڵێ من ئەو پارەیە دەیەمێ کە تۆ لە کارا پێیای ئەەکەی تۆ بێدانیشی لە ماڵەوە زیاتر
احتیمام بە پەروەردەکردن و هێنانە دنیای مناڵەدەن هەتا ئەوەی کە ژنانیش شان بەشانی پیا و بچنە بواری کارکردنەوە و لە پێشکەوتنی هەر شوێنێک هەر وڵاتێکا بێکەتیە ئەژین بەشدار بن نایڵە نایەنەوێ ژن جێدەستێکی هەبێ لە پێشکەوتنی ژیانە هەر ژن ئەگەڕێنەوە ناوماڵ مەسەن چەنەها ژنمان هەیە یا مەسەلەن ژنێکی زۆر زۆر لە ماڵە کاری ماڵانیان پێەکەن بەڵام نایڵن بێتە ناو کۆمەلگاوە مەسەن ژنمان هەیە نانکەریەکە تا ئێستا لا هێزار ژنمان هەیە کە خزمەتی ماڵانەکە بەڵا ڕێ ئەوەی پێ ئەیات مەسەن پیاوەکەی یا باوکی یا براکەی بەڵام ڕێ ئەوەی پێنایە کە بە تەواتی بێتە ناو کۆمەلگاوە ئەو کارە بکە کە خۆی ئەیەوێ مەسەن ژنان تا ئێستا ژن ئەو مافەی نییە کە خۆی کارێکی سربەخۆی هەبێ و اقتصادێکی سربەخۆی هەبێ ئللا ئەبێ لە پشتی براکەی بیا لە پشتی مێردەکەی بێ لە پشتی پیاوێک بێ ئێمە ئەگەر سەیری چواردەوری خۆمان بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسەلەن ژنێک نابینین بڵێن ئەم ژنە مەقاولە مەسەلەن بینایەک یان پرۆژەیەکی گەورە ببینین بڵێن ئەم پرۆژەیە ئەم ژنە مقاولاتەکەی گرتووەتە دەست ئەم ژنە هەموو کارەکانی گرتووەتە دەست نیمانە تەحەداکەم تا ئێستا من خۆم شخصی خۆمەوەم بیست بێ ژنێک سربەخۆ اقتصادێکی خۆی هەبێ کۆمپانیایەکی هەبێ کۆمپانیایەک بەڕێوەبەرێ لەوانەیە چەنەها کۆمپانیا هەبێ پارەکەی بەمۆڵی هیگیرفانی ژنەکە بێ مەسەن یا بە ناوی مێردەکەوێتی یا بە ناوی باوکەوێتی یا بە ناوی برایەکەوێتی بۆی نییە ژنێک ئەمە هەمووی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ژن بۆی نییە ئابووری سربەخۆی خۆی هەبێ هەر کاتێک ژنان ئابووری سربەخۆی خۆیان هەبوو مەخسە موچە نییە موچە هیچ نییە هەموو کەسێ موچە خۆی چێوەرێگرێ خۆی واژۆی خۆیەکە خۆی ئیمزای خۆیەکە بەڵام ئەو پارانەی کە مڵکی ژنە کە سەرمایەکی هەبێ ژنێکی سەرمایەدارمان نییە مەبەستەکە یعنی لاتوانێت چڕیکەیتەوە تا ئێستا ژنێک نییە بڵێ ئەم ژنە چۆن مەسەلەن چەنەها پیاو هەیە بارزە ئەڵێ ئەمە سەرمایەدارێکی گەورەیە بەڵام تا ئێستا ژنێکمان نییە سەرمایەدارێک بێ و ناوبانگێکی هەبێ کەەوە لەو ئێمە هەموو هەوڵمان بۆ ئەوەیە کە سەرمایەدار نەبێنێ مەبەستی قسەکەی من لەوە نییە کە سەرمایەدار هەبێ یابوونی سەرمایەدار کارێکی باشە خۆی لە خۆیان بوونی سەرمایەدار کارێکی خراپ و ئێمە هەموو هەوڵیشمان بۆ ئەوەیە کە سەرمایەدار نەبینێ نەمێنێ لە دنیاە هەر کەسە اقتصادی خۆی هەبێ و خۆی ژیانی خۆی بەڕێوەبەرێ بە گیرفانی خۆی بەس من مەبەستەکەم لێرە بۆ جوابی قسەکەی تۆیە کە تا ئێستا ژنێک نییە بڵێ ئەمە ئابوورێکی سربەخۆی خۆی هەیە و ئەم کارە گەورەیە ئەم پرۆژە گەورەیە ژنێک بەڕێوەی برد ئەمە شانە دەگەڕێتەوە بۆ پیاو سالاری و بۆ ئەوەی کە ژن لە هەموو کارێکە لە دواوەیە ئەمە دەستدرێژی سێکسی بۆ سەرژنان حتا لە بواری کارکردنە لە ماڵە لە سەرجادەکان لە هەموو شوێنێکە ئەمە ئەبینرێ و بەرچاو ئەکەوێ و ڕۆژانەش ئەیبیستین زەرەرۆمەندی یەکەم و ئەخیریش هەر ژنە مەسەلەن تەحەڕوشەکەشی پێکەن ئەشی ڕفێنن اقتصابیشی ئەکەن دوای ئەشی کوژن کاتە زەرەرۆمەند هەر ژنە ئەمە کارێک نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە هەموو وڵاتەکانیا کە ڕۆژێ لە ڕۆژان ژن لەم دیاردەیە نەجاتی بێ لەبەر ئەوەی کە ئێمە لە وڵاتێکین تەواو کەپتی جنسی تایە ئەنی شوێنێ نییە نە بۆ ژنان نە بۆ پیاوان نە بۆ کچان نە بۆ کوڕان کە بە ئارزووی خۆیان ڕۆژانە ئەوەی بیانەوێ مەسەلەن بە حوڕێتی خۆیان بژین مەسەن کوڕ و کچێک ئەگەر شوێنێک هەبێ ڕۆژی سەعاتێ 2 سەعات بەیەکەوە تایە دانیشن ئەوەی لە دڵیان نایە بۆیکی هەڵڕژن ئەنی ژیانی ڕۆتینی خۆیان بەسەر بەرن پیادە بکەن نییە لەبەر ئەوە لە هەر شوێنەکە ئەگەر پیاویش مەسەلەن ژنێگە بینێ هەڵپەی بۆ ئەکا وەکو چاوچنۆکێک وەکو نێچیرێ پەلاماری ئەیە ئەنی لێرە پیاو تەبریە ناکەم لەو غەڵەتە گەورەی کە ئەیکا بەرامبەر بە ژناندە و دەست درێژەی کە ئەیکا بۆ ژنان بەڵام ئەساسەکەی ئەساسە تەواو کە لە کوێوەیە ئەمە کە پیاوان لە شوێنی کار و لەسەر جادەکان و لە هەر شوێنێکە بۆیان بکرێ و ژنێک ببینن یەکسەر ئەیانێ هەڵپەی بۆ بکەن و پەلاماری بن
بەڕاستی بۆ دواکەوتویی کۆمەلگاکەمان ئەگەڕێتەوە لە بواری سێکسیە کە زۆر زۆر لە دواوەین. ئێمە لە پێناوی ئەوەیە کە شەرەف و ناموسی ژنان بپارێزین هەموو مافێک لەو بارەیە لە پیاویش سەنراوەتەوانێ. لەبەر ئەوە پیاوان کە هیچ شوێنێکیان نیە مەسەڵەن نازانێت چی بکە لای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یا بێ ژن بێنی کچەکە یا بێ شوکە یا بێ کوڕەکەیەک سەر ژن بێنێ بۆ ئەوەی ئەو کەپتە سێکسی کە هەیەی نەیمێنێ یاوەتا بێ پەلاماری خەڵکاندا لە هەر شوێنێکا بۆی بکرێ و ئەمەژە بێتە مایەی نەهامەتی و مایەی ئەوەی کە چەند کەسانێک تا ئێستا جانیان لەدەستداوە واتە کجە کوژرێ کوڕە کوژرێ بار شێوەیەک. ئەگەر مەسەڵەن ئێمە بیر لەوە بکەینەوە کە ڕێکخراوێک هەبێت تا ئێستا ڕێکخراوێکی وامان نییە کە زۆرترین کرێکار چ لە ژن چ لە پیاو لە دەوری خۆی کۆکاتەوە. ئێمە کە باسی کرێکار ئەەکەین نابێت ژن و پیاو جیاکەینەوانێ چونکە کرێکار چ ژن بێت چ پیاو لە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستاوەکو یەک چەساوەتەوە بەڵام ئەوەیە کە ژن بە دەرەجەیەک زیاتر ئەچەوسێنرێتەوە وەکو هێزێکی کاری هەرزانتر تا پیاو سیرەکرێ بۆ زۆر کار سیرەکەین ژن زیاتر ئەهێنە ناوەوە لەبەرەوەی کە بە هێزێکی کاری هەرزان دائەنجێت واتە بە پارەیەکی کەم بە بڕێکی کەم ڕازیە بێ بە حکمی ئەوەی کە لەوانەیە زەختێکی زۆرتری لەسەر بێ بۆ بەسەربردننی ژیانی ڕۆژانەی خۆی و مناڵی و خێزانەکەی وەحاصل بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بمانەوێ ئەگەر ژنان لەو هەموو زوڵم و زۆرەی کە لەیەکرێ لە دنیای سەرمایەداریا ڕزگاریکەین پێویستە ڕێکخراوی کرێکاران هەبێت ڕێکخراوی کرێکارانی ژنان نا ڕێکخراوی کرێکاران هەبێ هەموو کرێکاران لە دەوری خۆی کۆکاتەوانێ مافەکانی خۆیان هەموو لە چڕکەنەوانێ لەوێ خەبات بۆ بەدەستهێنانی هەموو مافەکانی خۆیان بکەن بە تایبەتی ژنان. ئێمە ڕێکخراوی بیناسازیمان هەیە بەڵام ژنیتیانە بە حکومەوەی کە تۆ کرێکاری بیناسازی ژنی نییە هەتا ڕێکخراوێک نییە مەسەلەن لە هەر بوارێکا کە ژنان ئیژەکەن ئەگەر لە مەسەلەن خەیاتی ئەکا ئەگەر لە یانەکانە کار بکە ئەگەر لە کۆمپانیاکانە کار بکە ڕێکخراوێکمان نییە بۆ ژنان بڵێ ئەمە ڕێکخراوی کرێکارانی ژیان ژنانە لە هەر بوارێکە لەبەرەوە زۆر زۆر پێویستە کە ئێمە هەوڵ بین کە ڕێکخراوێکی کرێکاریمان هەبێ زۆرترین ژمارەی کرێکارانی تیاکۆکەینەوە بە ژن و بە پیاوێەوە هیچ جیاوازێک لە بینی ژن و پیاوانەکەین زۆرترین نەهامەتی کە تووشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ ئەو جیاکاریە لە نێوان ژن و پیاوە. ئێمە هەر شتێک ئەبێت یا مەسەڵەن چینە هەر شوێنێ سیرەکەین ژن لەگەڵ پیاوە جیاکراوەتەوە ئەمە بە پێچەوانەی عرف و عاداتی ڕۆژاوە کە لە هەموو شتێکە ژن و پیاو بە دەستە جەمعی کاری خۆیانەکەن ئەمەش وا لە خەڵکەکە ئەکاوا لە ژن و پیاو ئەکا کە تەواو لە یەک نزیک بوو نەتەوانێ بۆ نمونە سۆشیال دیموکراتیان دروست کردووە تا حەدێتوانین بڵین لە ڕۆژ ئاوایە زۆر لە مافەکانی عەفوو زۆر لە مافەکانی ژن زۆر لە مافەکانی کرێکاران دەستەبەر بۆ هاتۆتێتی کە ئێشتا ئێمە لە نوقتەی سەرەتایین لە خاڵی سەرەتایین لە لای خۆمان تاسە هیچ مافێکی نەژن نەکرێکاران نەپیاو وەکو کرێکار نەهاتۆتێتی ئەنێ بەدائیمەن ئێمە سەیری کرێکاری ژن و کرێکاری پیاو وەکو یەک بکەین ئەنجیان نەکەینەوانێ. لە کۆتاییە من هەر ئەوە ئەڵێم کە ئێمە ڕاستە ژنانی کرێکارمان زۆر زوڵم لێکراوە زۆر لە دوان زۆر مافخوراوە بەڵام لە کۆی هەموو دنیاە ژن هەروە بووە کرێکارانی پیاوانی شەروا بوون بە تایبەتی ژنان کە بە خەباتێکی زۆری خۆیان لە هەشت ساڵەکانە کارێکی زۆر زۆریان کردۆ لە 9 ساڵەکانە گەیشتونەتە ئەوەی کە 8 مارس بێن دنیاوە بۆ خۆیانەمانم بەرهەمی ئەوانە و ئێمەش لێ خۆین بەرهەمی یعنی بڵێ خەباتی ژنانی ڕۆژ ئاوایە کە زۆر کاریان کردو کە کاریان کردو بە 8 سەعات
ئەمانە هەمووی ئێمەش لێرەوە لە ڕۆژهەڵاتەوە لەو بەرهەمەی ئەوانە خۆی من دائیمەن ئەو قسەیە ئەەکەمەوە ڕاستە دنیای سرمایهدار و سیستمی پیا و سالاریە بەڵام ئێمەش ئەتوانین وەکو ژنان خەبات بکەین هەرچەنە بە تەواوەتی ڕێیان لێگرتوین بەڵام ئەبێ ئێمە ئەو قەید و بەند و دیوارانە لابێن لە بەردەمی خۆمانە کاری تەواوی بۆ بکەین و بچینە دنیای خەباتێکی تەواوەوە ئەو مافانەی خۆمان ئەمانەوێ ئەو کارێکە خۆمان ئەمانەوێ بەویستی خۆمان کار بکەین چۆن تۆ کە پرسیارە کرد من لەوانەیە بمەوێت لە بوارێکا کار بکەم بەڵام مەجالم نێ و ئەبێ بچم لە بارێکا کار بکەم کە پیا و سیستمی سەرمایهداری بۆی داناوە نەک خۆم ئەکە بە پێی عرف و عاداتی دین و تەقالیدی ئیجتیماعی بۆم دانراوە نەگەوەی کە خۆم حڕێتێکم هەبێ و هەڵی بژێرم کە کەلیمەی عیبە لابم ئەم کارە عیبە بۆ ژن ئەم کارە بۆ پیا و اعتیادیە واتە ئاساییە پیا و ئەم کارە بکە بۆ من نابێ ئەم کارە بکەم هەروەها کە ژن هەموو مافێکی هەڵبژاردننی ژیانی تایبەتی خۆی لێ گیراوەتەوانێ ژن وەکو کاڵایەک وەکوتم بۆ ڕابواردن و تێرکردنی هەست و نەستەکانی پیا و بەکاریە بەڵام لە هەمان کاتێک ژنێک بووی نییە بە تەواوی مافی خۆیەوە بە ویستی خۆی کوڕێک هەڵبژێرێ مەسەن ژیانی لەگەڵا بەسەر بەرێ ئەمانە هەمووی زوڵم و زۆرە لە ژن کراوە لەبەرەوە ژن ئەبێ بە پێی ئەو قورسایی ئەو زوڵم و زۆرەی لێ کراوە خۆی بێتە ناو مەیدانی خەباتەوانێ خۆی بۆ خۆی بژی خۆی کار بۆ خۆی بکە خۆیان لە دەوری یەک کۆکەنەوە لە ڕێکخراوێکی کرێکاریە خۆیان کۆکەنەوانێ کە چۆن لە رووسیا ئەمە لە ساڵەکانی بیستەکانە و زووتری ڕۆیە هەر هەمویان لە یەک ڕۆژە هاتنە سەر جادا داوای مافەکانی خۆیان کرد هەموو مەتبەخیان بەجێهێشت هەموو کارێکیان بەجێهێش هاتنە سەر جادا کاری ناوماڵیان بەجێهێشتنان ئێمەش مەفروزە ئەوە بکەین کە کاری ناوماڵ بەجێ بێڵێنی و بێنێ ناو کۆمەڵگاوە بینەرانی بەڕێز بن جۆرەگەیشتنە کۆتایی بەرنامەیەم هەفتەیش زۆر سپاسانەکەین کە تام کاتە لەگەڵمان بوون تا بە یەگەشتنەوەیەکی تر هەموو کاتێکتان شاد